هر درباره رکفتنا داویات ناوره حکومت سوریه و هزین سوریه دموکراتیک گو دو هات راکاندن و خالن د ناوبره دا جبو زده تر ام هور ببن لسر ویم جاره از بری خواب دم واشنطن برز بسام اسحاق نونره مسده بخوال واشنطن ایل گلمه دما تا خوش به گلک سپاس شو آمده بوناته اف رکفتن تنی آگر بسته لوی براستی ببد دست بکا قونا أهلا وسهلا، شكرا للاستضافة. سياسي لسوريا. أهلا. الاتفاق الأخير أمر كوتني أم دعية مبني على بنياد نراو للسر الأمن أسايش المواطنين بو هاولاتيان المدن لا شاركان الأساسية لا شارع سرچيكاني بارزگاي حسكا أما آمان سرچيكايا پێویستە شەڕ نەبێ کە ببێتە هۆی قوربانیان لە نێو خەڵکی سڤیل هەروەکو چۆن لە ڕابردوو ڕوویداوە لە ناوچەی بەرکەناری سووریا هەروەها لە سوێداش. ئەمە خەمی یەکەمی ڕێکەوتنەکەیە هەروەها بنیادنان لەسەر ئەو دەستکەوتانەی کە ئیدارەی خۆسەر بەدەستی هێناوە و پارێزگاریکردن لەم دام و دەستگایانە لە چوارچێوەی دامەزراوەکانی دەوڵەتی سووریا کە بنیاد نراوە. دەبێت ڕێگەیەک هەبێ بۆ چوونێنی و قۆناغێکی نوێ بۆ بەدیهێنانی خواست و ویستەکان لە ڕێگای میکانیزمی سیاسیەوە. چونکە سووریا ئێستا دەچێتە نێو قۆناغێکی نوێ پێویستی بە سەقامگیری و بەدیهێنانی خواست و ویستەکان هەیە بە ڕێگایەکی ئاشتیانە. هون وەکە مەسەدەی سۆزێن شامێژ بۆ پارستنا مافین کوردان و پێکهاتەیان دن چاوە دەنرخێنن؟ يعني لن يكون هناك يعني خطوط تماس بين هێڵێکی تەماس نەبێ لە نێوان سەربازەکاندا و بچنە نێو قۆناغی تێکەڵبوونی ئەمنی لە دیمەشقەوە لەگەڵ هێزەکانی ئاسایش کە ئێستا لە حەسەکە و قامشلو و تەواوی شارەکانن کە پێکهاتەی کوردی سووری تێدایە. لەم قۆناغانەدا و لەم ناوچانەدا هێزەکانی ئاسایش و پۆلیسی سووری دێن دواتر تێکەڵ دەکرێن لەگەڵ هێزەکانی ئاسایشی ئیدارەی خۆجێیی. ئەمە لەگەڵ تێکەڵکردنی دام و دەستگاکان فەرمانبەرانی ئیدارەی خۆسەر ئەمان دەست بەکار دەبن لە چوارچێوەی دام و دەستگاکانی دەوڵەتی نوێی سووریا. برێز ئیسحاق ئەڤ نەرێکەفتنا یەکەمە لێ دیارە ئەڤ رێکەفتن ئیدیت کەڤە وارێ جیبجیکردنێ و ئەم ناخوازن زێدە پرسێن نەینی بکن لێ بڕاستیژی خەلکوەیەکێ دپرسە و گەلێکی گرینگە بەریانها vekşîna hêzên Sûriyeyê Demokratîk ji Tilhafirê rastî em nebêjin yanî ew rêkeftina cîbicî nebû yanî û şer dest pê kir û berdewam kir. Eger rûbrûyî şerekî bên garantiyek heye yanî ji bo parastina sivîlan yanî. يعني الضمانات گەرانتی بریتیە لە بەردەوامیدانی هەبوونی هێزی ئاسایشە لە ناوچەکە. ئەمە گەرانتیەکی گرینگە کە
هم پێداگرن لەسەر ئەوەی کە خەڵکی ئەم شارانە ئاسایشی ئەو شارانە پارێزن ئەو شوێنانەی کە پێکاتی کوردی تێدا ئەوە خەڵکی ناوچەکە ئەوان خۆیان يضبطون ئاسایش دەپارێزن الجيوش ستنسحب سوپا دەکشێتەوە من أطراف المدن لە دەوروبەری شارەکانە و هێڵی تەماس لە نێوان هەردوو هێزەکە قوات سوريا الديمقراطية کە هێزەکانی سووریای دیموکراتی و سوپای سووریا ثلاث ألوية سێ لیوە دروست دەکرێت لە هەسەدا ئەمە لە چوارچێوەی سوپا دەبن بەڵام ئەمانە لە ژێر ناوی هەسەدا نابن بەڵام لیوا دەبن لە چوارچێوەی سوپای سووریا دەبن بەڵام گوتم سێ لیوا دەبێت لە پارێزگەی حەسەکە هەروەها لیوایەکیش سەر بە سوپای سووریا لە پارێزگای حەلەب قرب لە نزیک شاری کۆبانێ هو الضمان ئەمە گەرنتیە هذا الاتفاق هەروەها ئەم ڕێکەوتنە کراوە بە ئامادەبوون و چاودێری ئەمریکا هەروە هێزەکانی ئەمریکا لە ناوچەکەدا دەمێننەوە تاوەکو تێکەڵبوونەوەکە بەباشی بەڕێوە دەچێت هیچ پێشێلکاریەک ڕوونادات واتە ئەڤ ڕێکەفتن وێ هیچ شەڕێک نە لەبەر ڤەکشینا هێزن ئەمریکی ڤەدکە پشتی تەڤلیبوونە هەسەدێ و هێزن کوردی دناڤ ئارتێشە عەرەبیە سووریەدا چ یعنی مەبەستا من ئەمریکی دێ بمینن یان ڕێڤەتکەش بۆ ڤەکشن نعم الأمريكان كانوا ئەمریکیەکان لە سەر مێزی گفتوگۆکان بوونە لە دیمەشق نوێنەریان لەوێ هەبووە وأيضا صدرت هەروەها بيانات رسمية ڕاگەندراوی فەرمیان دەرکردووە لە ڕێگەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەوەی سيكونوا موجودين جەختیان لەوە کردەوە کاوان لەوێ دەبن بۆ جەختکردنەوە لەسەر جێبەجێکردنی ڕێکەوتنەکە بۆیە گەرنتی سەرەکی بریتە لە بەرژەوەندی نێودوڵاتی و بەرژەوەندی هەرێمی و هەروەها بەرژەوەندی سووریاش بەوەی کە ئەم ڕێکەوتنە دەبێت سەرکەوتوو بێ نابێ پێشێلکاری هەبێت بۆ نێوەڕۆکی ئەو ڕێکەوتنە کە پارێزگاریکردنە لە گیانی هاوڵاتیان ئەمڕۆ گوێم لە قسەکانی ترەمپ بووە دەبێ ئەو قسانەش ببنە سەنگی مەحەک کە پشتیوانی دەسەڵات دەکات لە دیمەشق و لە واشنتنیش لێرەدا کۆنگرێس تاکو ئێستا گومانی هەیە و بەهۆشداریەوە و چاودێری دۆخەکە دەکات ناوێ بنپێکردنی دش بە کوردانی سووریە هەبووە دەبێ ژیانی مەدەنیان پارێزراو بێت ئەمە گەرانتیەکی بەهێزە چونکە کۆنگرێس بەرزترین دەسەڵاتە لە دەسەڵاتی جێبەجێکردن زیاترە بە مەودای درێژ سەرۆک دێت و دەڕوا بەڵام کاتێک کە کۆنگرێس یاسایەک دەردەکات بڕیارێک دەردەکات ئەوە دەمێنێتەوە تاماوەیەکی دوور و درێژ بۆ ئێستا کۆنگرێس لە سەروبەندی دەرکردنی یاسایەکە بۆ پاراستنی کورد لە سووریا هەروە پێکاتەکانی دیکەش واتە د سیاسەتە ئەمریکای ئەو یەک هەیە کۆ کۆنگرێس بریارێکی بدە و جیبجی بکە یان ترامپ هەموو تشتێکی بخوازە بریارێکی بخوازە ڕادگهینە و پێکتینە کۆنگرێس دەتوانێت یاسا دەربکات کە کۆتوبەندی سەرۆک بکات و پابەندی بکات بەوەی کە سیاسەتێکی دیاریکراوە و بگرێتە بەر بۆ نمونە کاتێک کە کۆنگرێس یاسای قەیسەری هەڵگرت لە هەمان کاتیشدا داواکاری پێشکەش کرد کە سەرۆکی ئەمریکای پابەند کرد بەوەی جا ترامپ و یاخود هەر سەرۆکێکی دیکە بێت کە دەبێت راپۆرتی خولیان پێشکەش بکات لەبارەی پێشڤەچوونەکانی سووریا ئەدای حکوومەتی
سووریا ئایا پابندە بەوەی سلام کە ئاشتی نێوخۆی لە سووریا بەرقرارە دولة لها سلام ئایا ئەو دەوڵەتە ئاشتی تێدا بەرقرارە ئاشتی خوازە لەگەڵ وڵاتانی دراوسێ بۆیە ناکرێت ئەم پرسە هیچ سەرۆکێک خۆی لەوە بدزێتەوە کاتێککە کۆنگرێس وەکو یاسا دەری دەکە بۆیە کۆنگرێس هاوسۆزێکی گەورەی هەیە لەگەڵ پێکاتەی کوردی و تەواوی پێکاتەکانی دیکە لە پارێزگای حەسەکە اللي هي معرضة کە للخطر ئەمانە ئەگەری ڕوبەڕووبوونەوەی مەترسیان هەیە بۆیە پابندبوونێک هەیە لە سەرکردایەتی دیمەشق کە بەڵێنیان داوە پابند بێن بە پاراستنی خەڵکی سڤیل. بەڵێ ئەمریکا ڕاگەاند بوو کۆ ئەوێ گرتیên Daişê veguheza Iraqê gelo piştî vê yekê carek din ez bipirsim wê Amerîkî hêzên xwe li Sûriyê bihêlin yan لم vekişin. أسمع كل السؤال. پرسیارەکەم هەموو گوێ لێ نەبوو. ئەمریکا ڕاگەاند بوو کۆ ئەوێ گرتیên Daişê veguheza Iraqê. فهمنا ئەوەی کە تێگەیشتوم القوات الأمريكية في هێزەکانی ئەمریکا ئێستا لە سووریا دەمێننەوە لأنها تريد أن چونکە دەیەوێت دڵنیا بێت لەوەی کە تێکەڵ بوونەکە بە سەرکەوتووی بەڕێوە دەچێت ئەنجام درراوە چونکە بەرژەوەندی لەوەدا تێکەڵبوونێکی سەرکەوتوانە هەبێت لە نێو هێزەکانی سووریای دیموکرات و هێزەکانی دەسەڵات لە دیمەشق بە جۆرێک کە بۆشایی ئەمنی دروست نەبێت تاوەکو ڕێکخراوی داعش بەکاری نهێنێت ڕێکخراوی داعشی تیرۆریست بەکاری نهێنێ بۆ بەرژەوەندی خۆی و بۆشاییە. gelek spas birêz Besam İshaq nûnerê mesedê li Washingtonê li gel me bû. Spas ji bama dabûna te.